هەوڵی جددی خۆمان داوە بۆ ئەوەی ئەو هەدەفەی هەمانە لە خزمەتکردنی خەڵک جێبەجێ ببێت. هەتاکو پێشەوەی ئەم ئیدارەیە بێتە سەر حکوم ڕۆژانە 300 تەن لە خۆڵ و خاشاک هەڵەگیرایەوە. لە دوای ئەوەی ئێمە دەست بەکار بووین، طبعاً کۆبوونەوەمان پێیان کرد، بەرنامەیەکی ترماندانە، سیستەمێکی ترماندانە ئێستا ڕۆژانە 1300 تەن لە خۆڵ و خاشاک کۆ ئەکرێتەوە. بەم زوانەش کۆمپانیایەکی دیکە دەست بەکارە بێ بۆ بابەتی پاکردنەوەی ناوشار و ئەو بابەتانە بە شێوەیەکی عەسری و مۆدێرن شاری کەرکووک پاکەکرێتەوە. کەرکووک سیرکە خراپەیەک بوو، ئێمە هاتینە سەری وەکو بڵێ وەرمانگرت. هەموو کەسێکی عاقڵ ئەزانەیە ئەم خراپەیە، یعنی سە تۆ ئەگە خانوویەک تەفلیشکەی بە 6 مانگ یەک خانووت بۆ دروست ناکرێتەوە ئەگەر بە جوانی بتەوێت دروستی کەیتەوە. چ جایەوەی پارێزگایەکی گەورە ئاوا تێک و مەکات دراوە بە یەکە بەسەر یەکا تێک دراوە، پێویستی بەکاتە بەڕاستی. ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن و لەگەڵ جەنابی پارێزگارە هەوڵی جددی خۆمان داوە بۆ ئەوەی ئەو هەدەفەی هەمانە لە خزمەتکردنی خەڵک جێبەجێ ببێ. بەڵام ئێمە عەسای سحریمان پێ نی، هاری پۆتەر نین وای لێ بکە یەکسەر بۆ دروست بێ و ژیانێکی وەردی بۆ دروست بێ. هەرچی ئەو شارە پێشکەوتوانە هەیە تەنانەت لە عێراقیشا تەماشایان بکە، خزمەتێکی 15-20 ساڵەی هەیە اینجا گەیشتۆ بۆی کە ئەوەی کە ئەبینرێ. یانی